دەربارەی بارودۆخی سوتەمەنی لە ئێستادا لە پارێزگای سلێمانی خۆتان نەزانن دوای ئەو پرۆسەی ڕیفراندۆم تووشی قەیرانێک بووینەتەوانێ بەداخەوە لەم کاتا کە ئێستا بارودۆخی وڵاتیان لە قەیرانی داراییشدایە، بەڵام دوای هەوڵ و کۆشتێکی زۆر ئێمە پێشتر لە کەناڵی بەڕێستان ڕوونکردنەوەیەکمان ناکە ئەتیمادمان لەسەر پەڵاوەکانی ناوخۆمانەیە. بنزین ئێستا لە پارێزگای سلێمانی تا ئەم ساتی من بۆ بەڕێزت قساکەم کێش و گرفتی نییە لە بنزینخانەکان، بەڵام هەوڵ و کۆشتێکی زۆرماننا لە ماوەی بەیانی بۆ دوو بەیانی بنزینی پاڵاوگەکانی خۆمان ئۆرەگرین و بەسەر بنزینخانەکانی پارێزگای سلێمانی دابەشیانەکەین. لەبەرەوە دڵنیاتانەکەین کە ئێستا ئێمە لە هەوڵێکی زۆر داین بۆیە ئەو قەیرانە تێپەڕێنین. هەروەها دەربارەی کێشەی نەوت کە ئێستا بەرزبوونەوەیکی زۆری بەخۆیەوە بینیوە، ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەوی ئێستا پرۆسەی دابەشکردنی نەوت کە پێشتر لە حکوومەتی ناوەندی بەغاوە ڕۆژانە 5 کەرمان بۆ هات، ئەو پرۆسەیە ڕاگیراوە. سەبەبی ڕئیسی بەرزبوونەوەکە ئەوەیە، هەروەها لە هیچ شوێنێکی ترۆنۆتمان بۆ نایە. ئەوەش هەر لەگەڵ وەزارەتی سامانە سوشتەکان لە گفتوگۆ داین بۆ ئەوەی لە داهاتوێکی زۆر نزیکدا بەرهەمی نەوتی پاڵاوگەکانی خۆمان وەرگرین و بە ڕێگەی تیجاری نەک بە ڕێگەی دابەشکردنی وەکو پرۆسەی یەکەم جار لە ڕێگەی تیجاری بخینە بازاڕ ڕەوانەیە بۆیە ئەو نرخە لەسەر هاوڵاتیان کەم